جارێکی تر بە مەبەستی یەکلاییکردنەوەی وەرگرتنی چەند پۆستێکی ئیداری خورمات و حیزبە کوردستانیەکان و کوتلەی کوردی ئەنجومەنی قەزای خورمات و لە بارەکای ئەنجومەنی دووزی کۆمەڵ ئیسلامی کۆبوونەوە ئەو حیزبانە وێڕایی تاوتوێی وەرگرتنی چەند بەڕێوەبەرایەتێکی گشتی لە پشکی حیزبە کوردستانیەکان داکۆکیش لە وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەنی قەزای خورمات و دەکەن. کۆمەڵی پۆستی ئیداریمان ئێمە لەدەستداوە دوای 16 ئۆکتۆبەر ئەو پۆستانە چۆن داکۆکی لێ بکەین وەکو استحقاقی خۆمان چۆن داکۆکی لێ بکەین لە محافزەی ئیسلاحەدین و لەگەڵ پێکاتەکانی بەرامبەرمان وەکو تورکمان بە تایبەتی لێرە. هەڵبەتە ئێمە پۆستی قایموقام لە پێش 16 ئۆکتۆبەر بەدەست کوردەوە بوو. دوای ئەوەی ئەو پۆستەمان لەدەستدا ئێستا سوورین لەسەر داواکردنی سەرۆکی ئەنجومەن لەگەڵ چەند پۆستێکی ئیداری تر. بەڕاستی پۆستەکان خەریکە بێتاقەتمانەکە بە تەواو. ئێستا لەم کۆبوونەوەی ئەمڕۆ لە بینایی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە کۆبوونەوەکەمان ئەنجام داوە بڕیار وایە بەیانی لە پارێزگای تکریت کۆبوونەوەیەک ئەنجام بدرێ بە ئامادەبوونی ئەندامی ئێمە یەک ئەندامی ئەنجومەنی پارێزگامان هەیە بە وجودی ئەو و قایمقامی خورمات و محافظ. ئەم سیانە ئەبێ بەیانی لە تکریت دابنشن بۆ تەوازنی پۆستەکان لە خورماتەوە کەوا کورد پۆستی بەدەستەوە نەماوە پێش 16 ئۆکتۆبەر کە چەند پۆستمان بەدەستەوە و ئیستا نەماوە بۆ ساختکردنەوە یەکلاکردنەوەی ئەو پۆستانە. سەرباری ئەوەی لایەنە تورکمانەکانی قەزاکە نایانەوێت هیچ کام لە پۆستەکانی قایموقام و سەرۆکی ئەنجومەن بە کورد بدەن. کورد خۆشی لە ناو خۆیدا ناکۆکە. ئەمەش وای کردووە وەرگرتنی ئەو 4 پۆستەی کە بڕیارە بدرێت بە کورد دوا بکەوێت. ئەمان دوو بۆچوونیان هەیە ئەوەی من تا ئێستا هەستم پێ کردووە لە ناو خۆیانە بەشێکیان پێی باشە تەوازن بگەڕێتەوە بۆ شارەکە و کوردیش بەشدار بێت لەگەڵیانە بەڵام بەشێکیان هەیە کە دیار نین و فشاریان هەیە بەسەر ئەم بەشەکەی ترا ئەوش ئەوەیە کە پیان باش نییە پۆستەکان دووبارە بەش بکرێتەوە بەسەر کورد و نەتەوەکانی ترۆوانە بەڵام نە ئەنجومەن مەبەستمەوەیە لایەنی بەرامبەرە استعدادیەوە هەیە خۆی بچێتە ژێر بەرپرسیارەتی ئەو بابەتە و لە ڕێگەی ئەنجومەن و ئەو تەوازنە بگەڕێتەوە و پیان خۆشە لە ڕێگەی پارێزگاوە بکرێت و ئەمان بەرپرسیار نەبن لە گەڕاندنەوەی پۆستەکان بۆ کورد. لە پێشووتر بەڕێوەبەری پۆلیس کورد بووە دواتر تورکمان وەریگرتووە قایمەقامی دووسخورمات و پشکی کورد بووە ئێستا لە نەتەوەی تورکمان پڕکراوەتەوە. سەرۆکی ئەنجومەن هەر لە سەرەتاوە بەدەست عەرەبەکانەوە بووە ئێستش لای ئەوانە بۆیە ئاڵوگۆڕەکان کراوە بە حکمی هێز و ئەو ڕووداوانی لە شارەکە ڕوویاندا وەرگیرانەتەوە. ئێستا کورد ئەوێت یەک لە دوو پۆستەکەی سەرۆکی ئەنجومەن یاخود بەڕێوەبەری پۆلیس بەڵام یەکلا بۆتەوە کە کورد متەمەسکە بە وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەنەوە بۆیە تا ئێستا لایەنەکانی بەرامبەریش ئامادەنین ئەو پۆستە وەکو پێویست دەستبەرداری بن. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کورد پۆستی قایموقام و چەند پۆستێکی دیکەی ئیداری و ئەمنی قەزاکەی لەدەستدا و بە تورکمانی شیعەدران. ئێستاش وێڕای هەوڵەکان بۆ گەڕانەوەی کورد بۆ سەر چەند پۆستێکی ئیداری بەڵام بە هۆی ناکۆکی نێوان هێزە شیعەکانی ئەو سنوورە پێ ناچێت وا بە ئاسانی ئەو پۆستانە بدرێنەوە بە کورد. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورمات و